ڕاگەیەنەرەکان پلانێکی مەترسیداری دەوڵەتی تورکیا لە عافرین ئاشکرا دەکەن. دەوڵەتی تورکیا دارستانەکانی کورد لە عافرینی ڕۆژاوای کوردستان دەسووتێنێت و لە شوێنی ئەوان گوند بۆ تورکمان و عەرەب دروست دەکات بۆ ئەوەی دیموگرافیای ناوچەی عافرین بە تەواوەتی بگۆڕێت. دەوڵەتی تورکیا لە چوارچێوەی لە ناوبردنی سروشت و تێکدانی ناسنامەی کورد لە عافرین ئەمجارە باڕوونی ئاگری لە دارستانەکانی عافرین بەرداوە و چەند ڕۆژێکە ئاگرەکان نەکوژاوەتەوە. بە پێی زانیاریانەی کە شارپرێز لە سەرچاوەکانیەوە لە ناوچەی عافرینی ڕۆژاوای کوردستان تێگەیشتووە، ماوەی 6 ڕۆژە ئاگر لە دارستانەکانی عافرین کەوتووەتەوە و تا ئێستا نەکوژاوەتەوە. وتەبێژی ڕێکخراوی مافی مرۆڤی عافرین سووریا ئیبراهیم شەیخۆ بە شارپرسی ڕاگەیان ئاگرەکە دارستانەکانی چیای کرمینج لە ناحیەی ڕاژووی عافرین و شیای هاوار و دارستانەکانی قەزای شێراوە و دارزەیتونەکانی گرتووەتەوە. ساڵانە لەم کاتەدا لە ناوچەی عافرینی ڕۆژاوای کوردستان کە لە ساڵی 2018ەوە لەژێر داگیرکاری دەوڵەتی تورکیەدایە بە ئەنقەز ئاگر لە دارستان و دارەکان بەردەدات. ئیبراهیم شەیخۆ دەڵێت بەپێی ئەو زانیاریانەی دەستمان کەوتووە، عەرەب و تورکەمەنەکان و هێزە چەکدارەکان بە فەرمانی دەوڵەتی تورکیا ئەم ساڵ ئاگریان لە دارستان و دارەکانی عافرین بەردا. شەیخۆ هەروەها ڕایگەیاندووە کە دەوڵەتی تورکیا دەیەوێت بە سووتاندنی دارستانەکان سروشتی عافرین لەناو ببات و ئەو کوردانەی کە ماونەتەوە لە عافرین دەربکات. لە درێژەی قسەکانیدا گوتی دەوڵەتی تورکیا دوای سووتاندنی ئەو دارستانانە گوند بۆ عەرەب و تورکمان دروست دەکات و لەوێ دایاندەنێت و ئامانجیشی قوڵکردنەوەی گۆڕانی دموگرافیا لە عافرین و لە ناوبردنی ناسنامەی کوردە. لەو چوارچێوەیەدا بەپێی ئەو زانیاریەی تایبەتانەی کە شارپرێز لە عافرینەوە دەستی کەوتووە، لە ساڵی 2018ەوە دەوڵەتی تورکیا لە ڕێگەی ڕێکخراوەکانی ئیخوانولموسلمین و ڕێکخراوەکانی دەوڵەتانی کەندا و زیاتر لە 30 گوندی لە ناوچەی عافرین دروست کردو و عەرەب و تورکەمانەکانی سووریەی لەو گوندانەدا نیشتەجێ کردووە. سەبارەت بە ژمارەی ئەو دارانەی کە لەم چەند ڕۆژەدا سوتاون، ئیبراهیم شەیخۆ ڕایگەیاند تا ئێستا زیاتر لە 1000 دار سوتاون. بەڵام ئەگەری ئەوە هەیە ژمارەکە زیاتر بێت چونکە ئاگرەکە هێشتا بەردەوامە. بەپێی ئەو داتایانەی ڕێکخراوی مافی مرۆڤی عافرین سووریا بە شارپرسی داوە، لە سەرەتای داگیرکردنی عافرین لەلایەن تورکیاوە دەوڵەتی تورکیا 20,000 داری زەیتون و هەزاران داری دیکەی لە عافرین سوتاندووە. ئیبراهیم شەیخۆ وتەبێژی ڕێکخراوی مافی مرۆڤی عافرین سووریا لە کۆتایی قسەکانیدا ڕایگەیاند کە سووتاندنی دار وەکو تاوانی جەنگ و تاوان دژ بە مرۆڤایەتی وایە.